ئەنفال دۆسیەیەکی گەورەی جینۆسایدی مێژووی کووردە. هەر لاپەڕەیەکی هەڵدەیتەوە چیرۆکێکی کاریگەر ئەگێڕێتەوە. زیندە بەچاڵکردن و جیاکردنەوەی کۆرپە لە دایک و ژن و مێرد لە یەکدی و دایانی تریش. مەلیحە ئەو ژنە گەرمیانیەی 28 ساڵە دەستگیراندارە و ئەنفال لە دەستگیرانەکەی کردووە چیرۆکی خۆی ئاوا گێڕێتەوە. ئاڵتوینمان بۆ سنیاوی تر ئەو ڕۆژە گەرێم بۆ بیانیە دەنگ خەرکیان بکردایە و شایمان بکردایە ئیتر ئەو وەزع هاتەبانماناوە وەڵا ئیتر ئەمە وەها یعنی منای دڵمان شکیا و ئەو وەزعمان وەسەر هات من دەزیرانەکەم ڕۆی براکەم ڕۆی قەومە کەسەکەمان گشتی ڕۆی هیچ ئەوەمانە نەما منە ئەوە بکەین. ئەو 25 ساڵی ڕێکی دوای ئەنفال بە هیوای گەڕانەوەی دەستگیرانەوە ژیە، بەڵام ئێستا چاوەڕێیە هیچ نەبێت ئێسک و پرووسکەکەی بگەڕێتەوە و سەبوریەکی بێتەوە. ئەیانوتمانە و تێنەوە ئارێ وەڵام مێدمانە بۆ ئارەیان تێنەوە کەس نەیەزانی ئەوان وەسەر کردیاوە ئیسا ئەزانینەوە نەمانەوتەوە ئێمەش حەساب خۆمان و مردەکانەکەین وەگەوانوتەوە. چیرۆکەکانی دۆسیەی ئەنفال زۆرترن. ژنێکی تر کە ئەنفال هەموو کەس و کارەکەی لێ سەندووەتەوە باسی ئەو نەهامەتیانە ئەگێڕێتەوە کە لە دوای ئەنفالەوە بەسەری داهاتوون، بەڵام کۆڵی نەداوە و دوو کچەکەی کە تەنها سامانە بۆی ماوەتەوە گەورەکات. ڕەزالەتمان زۆر کێشاوە، مەینێتیمان کێشاوە، هەردوو مناڵەکە مرد بووە، کەس نەوێ دەستمان بگرێ. خۆم لەم پەناوە بۆ ئەو پەنا ئەتا هەردوویانم ناتە مەتکەب ئەر بەخواست ناو دارسراحەکە بمان 3 شەو 3 ڕۆژ منانم نەداوە مناڵەکانم هیچمان نەوی. ئیتر ئەوە هاوسێمان هات وتی بۆ عاجزی وتم دایکم لە لامە. ئەختەر کارێک نەماوە نەیکات لە پێناو بەدەستێنانی سەربەرزی بۆ خۆی و کەسوکاری ئەنفالیش. ئەوەی ویستی بۆ مناڵەکانی بەجێهێنا. وڵای ئەو ڕۆژەم لە بیر ناچێە نە من پیاوەکەم دی نە ئەو منی دیم ئەوی ئامانەتی تو کچەکە مناڵەکان. لەم مەملەکەتی ئەنفالەدا چیرۆکە تراژیدیەکان کۆتاییان نییە، بەڵام لەگەڵ هەر کەسوکارێکی ئەنفال کراویشدا ئەدوێیت هیوایەک بەدیەکرێت کە ئەم نیشتمانە داری ئازادیەکەی بەخوێ ناودراوە، بۆیە ئاسۆی بەرگرتنیشی ڕوونە. سامان کەریم، کورتسات نیوز، گەرمیان.